ئێمە ئەمڕۆ قسە لەسەرم بابەتەکەین بزانین خێزانەکان چۆن ئەتوانن کەشێکی گونجاو دروست بکەن بۆ خوێندکارەکانیان تا بتوانن بە شێوەیەکی سەرکەوتوانە تاقیکردنەوەکانیان ئەنجام بن و بە ئارامی وانەکانیان بخوێنن. میوانداری بەڕێز داناشوانیمان کردووە کە لە سودێ لەگەڵمانە سەرۆکی کۆمەڵی کۆمەڵناسان و دەروونناسانی کوردستانمان لەگەڵابێ. بەخێر هاتی سڵاو لە بەیانێکی باش بۆ ئێوە. بەیانی باش، بەیانی بینران و بیسترانشتان باش بێت. زۆر سوپاس. کاک دانا پێمان بڵێ سەرەتا با بزانین قوتابی ئەبێت چی بکات بۆی کە بەیانی بە وزەیەکی زۆرەوە بچێتە ناو کۆڵەکانی تاقیکردنەوە و بەبێ سترێس و دوودڵی. زۆر سوپاس، خۆشحاڵ بووم بەم بەیانیە لە خزمەتی ئێوە و قوتابیان و بینرانتاندا. لە ڕاستیە قوتابی بوون کۆمەڵێ مافی هەیە، کۆمەڵێ ئەرکیشی هەیە. مافەکانی هەندێکی لە دەستگا پەروەردەیەکان وەرەگرێ، هەندێکی لە خێزان وەرەگرێ و هەندێکی لە دەوروبەرێک وەرەگرێ. کۆمەڵی ئەرکیشی هەیە، ئەویش تەنزیمکردنی کاتەکانێتی لە کاتی خواردنی، لە کاتی خەوتنی، لە کاتی خوێندنی. واتە هەرسێ قانون هەرسێ کاکە، چونکە کاتێ کە خەوتنت تەواو بوو ئەوە بڵێن خوێندنیشت تەواو بێ، کاتێک کە فەزای خێزانت وەکو ئەرکی خۆت وەکو ئەرکی خێزان لەسەر تۆ تەواو بوو، هەموو ئەوانە کارگەری لەسەر خوێندنەکە. ئەنجا ئێمە سەبارەت بووی کە قوتابی چۆن ئەتوانێ لە ڕووی نەفسیەوە خۆی ئامادەکە. یەکەم شت هەندێکشت لە دەسەڵاتی قوتابیە، هەندێکشت لە دەرەوەی دەسەڵاتی قوتابی. ئەوەی کەسە دەسەڵاتی قوتابیە ئەوەیە کە کاتەکانی تەنزیم کە ئەوەی لەسەرێتی بخوێنێ. دوو بەردەوام بیر لەوە نەکاتەوە کە پێویستە ئەو بچێتە کۆلێژی تۆپ یان کۆلێژی هەندەسە یان کۆلێژێک کە سەرچاوی مادی هەیە. ڕاستە ئێمە لە دنیای مۆدرن و لە دنیای ئێستاشمانە کە بڵێن لە کوردستانشایە هەموو دنیا لە یەک گۆشەنیگاوە بینین کە گۆشەنیگای مادیە. باشە ئەمە ئیشکەلەتی زۆر زۆری هەیە و خێزانەکانمان فشاری زۆر لە قوتابەکانمانەکەن کە ئەبێ ئیلا کچەکەی بچێتە هەندەسەوە، ینی ئیلا بە کچەکەی بچێتە طب عام و ئەو بەشانەی کە داهاتی زۆر یانێ سە بۆ نمونە من و تۆ نەچونێتە طب عام و هەندەسەشەوە، ینی کەسێکی فاشل و شکست خواردوش نین. باشە هەر یەکەمان لە بوارێکە خەریکی چالاکیەکی. باشە ئینجا زۆر گرینگە کە قوتابی بۆ ئاراستی بیرکاتەوە. ئەگەر فشاری خێزانیشی لەسەر بێ فشارەکان بۆ مای کاتی پەراوێز بخە و ئەم سیستەمە بگرێتە بەر. لە ڕاستیا خۆی سیستەمی پولی 12 لە کوردستانە سیستەمێکی تەواو تەندروست نییە و ئەم سیستەمە بە درێژایی مێژووی حکومڕانی هەر هەبووە لە ڕاستیە. بەڵام ئێمە بەردەوام بەڵێن پێویستە سیستەمێکی جیاوازتر لەم سیستەمە بگرینە بەر بۆی بزانین کەسێکی قوتابی کە پۆلی 12 حەز و ویستەکانی چییە بە چ ئاراستەیەکان ڕوە ئێمە بینێرینە ئەوێ. بەڵام ئێمە لەبەر ئەوەی کە ڕێژی قوتابیمان ماشەڵڵا زۆر بەرزە، دوو زانکۆکانمان توانای هەڵگرتنی ئەو هەموو قوتابیان نییە بە پێ حەز و ویست و خۆیان. لەبەرەوە میکانیزمێکماندانە ئەوە پێوترێن میکانیزمی تاقیکردنەوە. طبعاً تاقیکردنەوە یەکێکە لە بێبەزەیترین جۆرەکانی تاقیکردنەوە، واتە دەرفەتێکت بەنادا لەوەی کە هەڵبژێری تا بە درێژایی تەمەنیشە لەگەڵ تامێنێتەوە کە هەتاواز لە ئەوەشێنی ئەچیتە و بواری خۆشە ئیشەکەی زۆربەی کاتخەوە بینیتەوە بۆی کە ڕاکەی تاقیکردنەوەکەی ئەوەندە فۆبیای لا دروست کردوین. بەڵێ ئینجا ئەوە ئێمە بە درێژایی ژیانمان لە تاقیکردنەوەی جیاوازین. باشە لەو تاقیکردنەوەی دەروی خوێندن ئێمە دەرفەتی ئەومان هەیە اختیار بکەین یان بیرێکی لێ بکەینەوە کاوەیان بە سەدا سوودی زیادری بۆ ئێمە. بەڵام لە خوێندنە یان لە پرۆسی تاقیکردنەوەی بڵێن پەروەردەییە ئەم دەرفەتە نییە. ینی بەتابەت لە قوتابیانی پۆلی 12 اختیارێک هەیە هەڵێ بژێری شکستی تیا بخۆی زانکۆکی زۆر خراپ وەرتەگری یان بەشێکی زۆر نزم وەرتەگرێ تیا سەرکەوتوی بەشێکی زۆر بەرز. ئەم دۆخە بیرکردنەوە لەم دۆخە بۆ خۆی ئینسان تووشی قەلەقی و دڵڕاوکەیەکی زۆرەکە. باش ئێمە ئەڵێن کە تاوان لە ئێمە لە دەروونناسی و لە سوشال سایکۆلۆژیە
شتێکمانەیە پێوتێت دڵ ڕاوچەی تاقیکردنەوە دڵ ڕاوکەی تاقیکردنەوە چییە؟ بریتە لەو دۆخەی کە قوتابیەکە بیرێک هاتەوە کە ئایا سەرکەوتووە بیان سەرکەوتوو نابێت ئایا ئەو وڵامانە ئەزانیان نازانێ ئایا ئەوەی کە حەزی لێت ئەوەی کە ئامانجێتی پێگەیان ناگە ئایا ئەو فشارەی کە دایک و باوک لە منداڵەکەی کردووە لەوەی کە زۆری پێخۆشە تەمامە دوو زۆر فشار لە خێزانەوە سەبارەت بە قوتابیە فشارێکیانن فشارێکی زۆر توونڕەوانەیە واتە بە کچەکەی ئەڵێ کچی من یان کوڕم ئەگەر تۆ هەندەسە نێنی ئەوە وەڵاهی حاشال یەکەم یان ڕەنگە دنیا عقوبەی بۆ حازر کردووە ڕاستە زۆری کەمان لە فشار هەیە لەسەر قوتابیکردن دایک و باوکە فشاری کەمێ مەدەنەیترە بۆ نمونە ئەڵێ وەڵاهی زۆرم پێخۆشە کچم من ڕۆژە تو وەک دکتۆر ببینم ڕۆژە تۆ ببینم عەزەی سپیل لە بەرابێ باشە ئەمە بۆ خۆی بە جۆرێکی تر فشارە لە فشارە باشە بۆ من لێی ناپرسێ ئەرێ کوڕم ئەرێ تۆ حەزت لێ ببی بەچی باشە حەز لە چ بەشێکە باشە ئەو ڕەنگە بڵێ بۆ من خەڵکی نزیکم هەیە برادری نزیکشم هەیە لە توبعامە ئەڵێ بریا بەڕاستی ئەیت بریا 100 بریا نەسوباتمە توبعام بەڕاستی من ئەهلی توبعام نیم من پێم خۆش بوومە متەرجمێک یعنی متەرجمێکی یەکێ لە منەزەمەکان باش یان لە کای ڕێکخراوەی ئیشم بکرد بەس من لێم پرسی ئەرێ تۆ بۆ چوویە توبعامەوە ئەڵێ ناکرێ من لە دەرەجەی من 100 بێ لە ماڵەوەژ یەک دنیا فشارم لێکرێ ئەڵێ کوڕی من لە عەشرەتەکەمانە یان لە خێزانەکەمانە کەس نەچۆتە توبەوە پێمان خۆشە دکتۆرێک لە عایلەکەمانە هەبێ ئەتوو ئەو ئاواتەکەت هێنایە ئاواتەکە ئێمە هێنایەدی ئەم 12 ساڵێک کە خزمەتمان کردووی لە ڕووی مادیەوە وەڵای ئەوە بەرهەمی هەبووە لە کاتێکە ئەتووەگە بچێ هونەرە جوانەکانەوەش و بچی هەر بەشێکی ترشەوە ئەکرێ ئینسانێکی سەرکەوتوو لێ دروست بێ من هەموو جاڵێم ئەنی تاقیکردنەوە من هیوادارم کەم قساناکەم قوتابیانی پۆلی 12 گویان لە من نەگرتە بێ ئەوان خەریکی خوێندن بێتن بەڵام کەم قساناکەم هیوادارم دایک و باوکی ئەو قوتابیانەی کە پۆلی 12 گویان لە من گرتی بێت ئەبێ ئەوە بزان کە ئینسانی سەرکەوتوو تەنها لە بەشی پزیشکی و لە بەشی ئەندازیاری وانە ڕاستە ئەم من بۆ خۆم ماستەر نامەکەم لەسەر کوالتی ئۆف لایفە چۆنایەتی ژیانی پزیشکەکان و مامۆستایان و پیشەوەرەی پیشەسازیە لە ماستەرەکەما بۆم تەمەن 400 کەسم بنمونە وەرگرتووە بۆم دەرکەوتە پزیشکەکان کوالتی لایڤیان چۆنایەتی ژیانیان زۆر نزمترە لە پیشەوەری پیشەسازی یعنی پیشەوەری پیشەسازی چییە؟ ئەو کەسەیە کە لە سناعەکانە خەریکی چاکردنەوەی سیارەیە یان وەزیفەیەک لە ڕووی ژیانکردنەوە ئەوان لەوانەیە چێژی زیاتر لە ژیان چۆنایەتی ژیانی پزیشکێ زۆر نزمترە لە چۆنایەتی ژیانی مامۆستایەکی قوتابیانی ئامادەی ئەمە بە توێژنەوەیەکی زانستی بە میکانیزمی زانستی بە میتۆدی زانستی بە ئامرازی پێوانەکردنی زانستی ئەومان کردووە باشە دەرکەوتووە پزیشک چۆنایەتی ژیانی تەنها لە ڕووی تەندروستیەوە پێرفێکتە ئەگینا لە ڕۆکانی تر تەمەن ژیانی ئێمە تەنها لە سەحەتمان پێک نایە ژیانی ئێمە لە پەیوەندی خێزانەکانمان پێک دێ ژیانی ئێمە لە پەیوەندی کۆمەڵاتەکانمان پێک دێ ژیانی ئێمە لە ژینگە و ئەو شوێنەی لێ ئەژێن پێک دێ ژیانی ئێمە لە کارکردنمانایە ئێمە ژیانی ئێمە لە ئاستی دەرونی ئێمەوەیە ئایا ئێمە پیشەکەمان پەیوەندی کۆمەڵایەتەکانمان پەیوەندی خزمەتەکانمان چەند بۆتە هۆی دروستبوونی ئارامیمان باشە کاکدانا منەمەوێت لێرە باسێکی تر لەگەڵا بکەمەویش لە سەردەمی ئێمە و پێشتریش هەتا کەسمان وەزیری پەروەردەشمان نابینی هەر نەشمانە زانی کێیە یان کەشێکی گونجاو نەبوو بۆ نمونە ترەگەر زستان بواە هۆڵەکانی تاقیکردنەوەمان بیر ماوە بەڵام ئێستا تەواوی حکوومەت ئیدارەکان بەڕێوەبرایەتەکان مامۆستایان هاوکارێکی باشن بۆ خوێندکار بۆ قوتابی بتوانێت هیچ نەبێت لەو لایەنەوە بیر نەکاتەوە ئەو ئەرکی حکوومەتە خۆی جێبەجێ کردووە ئەرکەکەی تری ئەوەیە کە تۆ باست کرد لەسەر خۆیەتی دواتر لەسەر خێزان ئەرکەکەی چییە پێویستەکە بیکاتە ژوورێکەوە و کچم بڕۆ سعی بکە سعات ئەوە نەبۆتێنم یاخود چۆنە کاتەکانی چۆن ڕێک بخە بۆ چ خواردنێک بخوا چ خواردنێک نەخوایانی بەگشتی وەکو ئەسکەریانەشی لێنێت لە کاتی تاقیکردنەوەکانە
12 سعات ئیش بکە و نازام سعی بکە و دوایش هیچ چی نەچوو بێتە مێشکەوە هەر بەیانی کەس تا لە خەوە بزانێ هیچی نەخوێندووە ئەمە بەچی ڕێک ئەخرێتەوە ئەوە طبعا دوو میکانزمانەیە بۆ ڕێخستنی یەک ئەو بەردامانەی کە خێزان دایانێ یعنی من تکان لەو دەرکباوکانە کەم کە قوتابی پۆلی 12یان هەیە هەوڵ بدەن لە هیچ بۆنەیەکە تەنانەت ئەگەر بۆنەی هاوسەرگیریشیانە ئەگەر بۆنەی چۆن ئەڵێ بۆنەیەکی زۆر زۆر خۆشگوزارشکەرشە بۆ ئەوانش لەم کاتەیە لەم بۆنانە دوور بکەونەوە چونکە ئەگەر قوتابەکەشتان بەشداری نەکا بەشداری لەم بۆنێنەکە بەڵام هێشتا لە ڕووی دەرونیەوە هەست بە نەئارامی تایە کە پۆلی 12 هۆکارە بۆی بەشداری لە بۆنەیەکی خۆش لە خێزانەکەیانەکە بۆیە خێزانیش لە ئەرکانی ئەوەیە کە لەم بۆنانە دوورکەوێتەوە یەکێکە لە ئەرکەکانی ئەوەیە کە لە میوانداریکردنی خەڵکش دوورکەوێتەوە ینی بە زۆر لە ئاسایی بێ کە تەلەفۆنی بۆ ئەکرێ ئەڵێ کاکە وەڵای بەتمای بین بۆ ماڵتان زۆر بە احترامم پێ بڵێ داوای لێبوردنەکەین ئەگەر هەر ناتوانێت بڵێ قوتابی پۆلی 12 بڵێ لەسەر دەرچوونی لەسەر سەفەرین نازانم بەهانەیەک بۆنێ بدۆزێتەوە بۆ ئەوی بەلایانی کەمەوە فەزای ژوورەکە فەزای ماڵەکە نەبێتە فەزایەکە قوتابیەکە بشێوێنێ دوو سەبارەت بە خواردن و میوە و ئەوانە ئێمە لە ڕاستی خشتەی تایبەتمان هەیە بۆ ئەو وینانە ئێمە بەداخەوە لەبەرەوەی 6,000 قوتابخانە لە هەرێمی کوردستان توێژەری کۆمەڵایەتیانە لە کۆی 7,000 قوتابخانە لە کۆی 7,300 قوتابخانە ئەرکی توێژەری کۆمەڵایەتی و دەرونیە لە قوتابخانەکانە بۆ قوتابیانی پۆلی 12 جەدوڵێکی خوێندن و خواردن دانێ بۆ نمونە ئەڵێ تۆ پێویستە بەلانی کەمەوە قوتابیەکی پۆلی 12 حەوت سەعات بخەوێ یان 6 سەعات بخەوێ بەلانی کەمەوە خۆی بۆ ئینسانێکی ئاسایی حەوت سەعات بخەوێ بەس لەبەرەوەی پۆلی 12 پۆلێکی چارەنووس سازە 6 سەعات بۆ حەوت سەعات بەلانی کەمەوە ئەبێ بخەوێ باشە یعنی ئەوەش نییە زیاتریکە یان کەمتریکە 6 سەعات بۆ حەوت سەعات ئیکتیفایە دوو مەسلەی خواردن و خواردنی ژەمەکان پێویستە ئەو خواردانە خواردنی زۆر خورز نەبن کارێگەی لەسەر گەدەماندا باشە و خۆمان ئەزانین هەر بەشێکی جەستەمان ئازاری هەبێ ئازاتە مێشک ئەڵێ کاکە من توانای فێربوون و وەرگرتی زانیاریم نییە لە بڕۆی شوێنی کەم دێشە باشە بۆیە بێ هەوڵ بدەین لەو خواردانە دوورکەوینە کە ئەبنە دروستبوونی یان سەرچاوەی ئازارن لە ئینسانە باشە دوو مەسلەی میوەکانە ینی ئەوە زۆر زۆر گرنگە لە هەمووی گرنگتر پێویست ناکە ئەگەر ئێمە 7 سەعاتی خەوی لێ دەربکەین 7 سەعاتە بێتەوە نیە ئێمە پێویست ناکە ئەوە 7 سەعاتە هەمووی تەرخانکەین بۆ خوێندن لە ڕاستیە چونکە توانای ئینسان مێشکی ئینسان لە ڕووی جەستەیی ئینسان ناتوانێت 7 سەعات لەسەرێک خەریکی خوێندن بێ باشە بۆ ڕۆژێک بۆ دوان ئاساییە بۆ ڕۆژێک بۆ دوان ئێمە ئەتوانین بەس بۆ 10 ڕۆژ بۆ 12 ڕۆژیان بۆ 20 ڕۆژ کە ئیمتحانەکان لەو مابینەیە بەڕاستی ئەمە کردێکی زۆر زۆر زەحمەتە بۆیە پێویستە قوتابی لە کاتی خواردن و لە کاتی خوێندن و لە کاتی میوە خواردن ڕێز تێبداتە خۆی جا ڕێستەکە سەرخەوشکانێکی 10 دقیقە و نیو سەعاتی بێ یان درێژبوونێکی ئاسایی بوو و ڕێفرێژوەرگرتن بێ ئێمە یۆگاوانەمانەیە بەس ئەوە ئێستا کاتی ئەوە نێ بۆی ئەم ئامرازانە چین وەڵام پێویستە قوتابی زۆر بیر لەوە کاتێک کە داهاتووی ئەو لەسەر ئەو نمرەیە بەن نییە کەەوە هێنێ ئەوە زۆر زۆر گرینگە کە قوتابی مەرز نییە ئەوەی کە دایکی حەزی لێتی ئەسڵەن ئەوەی خۆشی حەزی لێتی ئەگەر نەیهێنێ ئەو ئەبێتە ئینسانێکی ساقیت بەداخەوە ساڵانە کۆمەڵی خەڵک کۆمەڵی قوتابی پۆلی 12مان زۆر زۆر بەداخەوە هەڵی خۆکوشتنە دەنیا خۆیانە کوژن لەسەر لەبەرەوەی ئەو دەرزیان نهێناوە کە خۆیان یانەوێ ئەو دەرزیان نهێناوە کە مام سەدانە ئەمە کاتی زیاتر هەڵەگرێ و قسەی زیاتر هەڵەگرێ بۆ هیواین کە دایک و باوکەکان خێزانەکان هاوکاری تەواو بن بۆ خوێندکارەکانیان من پێم خۆش بوو کە زانیاری تەواوت پێداین سپاس بۆی کە میوانی ئەمە بووی زۆر سپاس خۆشتر بۆیەوەش